پێدانی دۆلار بە نرخی بانکی ناوەندی بە عمرەکارانی هەرێم لە 3000 بۆ 2000 دۆلار کەمی کردووە. ئێستا بانکی TBI پارەکە دابەش دەکات و سنووری ڕۆژانەشی تەنها بۆ 20 کەسە. ئەم بڕیارە هاوڵاتیانی لە قازانجی جیاوازی نرخەکە بێبەش کردووە و کێشەی بۆ کۆمپانیەکانیش دروست کردووە. ڕۆژانە بۆ 25 کەسێک ئەکرێ، ئەم 25 کەسە لە یەکشەممە تا پێنجشەممەشە و ڕۆژە ئوتڵەکانیشی بەرئەکەی. یعنی بەم شێوازەیە شتەکە زۆر کەم ئەکاتەوە. ئێمە یعنی جاریوە لە هەفتێکە 2 تیارە ئەڕوا بۆ عمرە کە ئەم 2 تیارێ ئەڕوا بۆ عمرە تقریبا 300 کەسەکە بەس عمرەکار 300 کەسە و ئای گەشتە ئاسمانەکانی تر بۆ نەقەتەڕی تایە مەلکی وردنی تایە زۆربەی زۆری کۆمپانیەکان ئەتوانین بڵین زۆرینە یعنی لە ئەو بەشێکی هەیە کە کۆمپانیەکان زۆرینی ئێستا لە کەرکووک کۆستەفەرەکەن بەهۆی ئەو بابەتی پارەگۆڕینەوەیە و مەتاڕی سلێمانیش لێرە زەرمەنی گەورەی چکە گەشتیارێکی زۆری لە کیسەچێ بەهۆی پارە نەگۆڕینەوە. بەهۆی ئەم کێشەیەوە زۆرێک لە کۆمپانیەکانی حەج و عومرە ناچارن گەشتەکانیان بۆ کەرکووک بگوازنەوە چونکە لەوێ ڕاکێشانی پارە ئەم سنوورەی نییە و نووسنگەکانی ئاڵۆگۆڕی دراویش بە شەو و ڕۆژ پارەکە دەدەن. کەناڵی پێیان پەیوەندی بە فڕۆکەخانە و حەج و عومرەی سلێمانیەوە کرد بەڵام هیچیان ئامادە نەبوون قسە لەم بارەوە بکەن. لە ساڵی ئایندا لە وەرزی تازە لە 30 وەرەق کردیەوە بە 20 وەرەق مەبلەغەکەی دابەزە. دوو لە سلێمانی تەنها بانقی TBI واتە بانقی بازرگانی عێراقی ئەو پارە ئەگۆڕێتەوە بۆ هەموو گەشتیارێک ڕۆژی 20 کەس وەرەگرێت بۆ عومرەکار بۆ ئەو یەچێ بۆ ئەستەمبول بۆ ئەو یەچێ بۆ دووبەی بۆ هەر شوێنێک بڕە یعنی گەشتی ئەو ڕۆژەی فڕۆکەخانەی سلێمانی چەند ڕەحلەی لەسەر بێ بۆ هەمووی 20 کەس بەداخەوە خەڵک زۆر هەراسان و ناڕەحەتەکرێ ئەبێ بانگی بەیانی خەڵکی بڕوا لە بەردەم بانقی TBI ناو بنووسێ قایمە بنووسێ لە ئەخیری ژەڵێن ئێمە 20 کەس وەرەگین تێرا و 20 کەسێش نازانم 20 کەسی وەرەقەکەی یا ناوبڕی تێکرێت ناسراوشتیوە ئەو 20 کەسە ئەو قایمەی کە نووساوە سەرەکە لە 20 کەس زیاتر بوو دوای 20 کەسەکە هیچی وەرناگرن لە 20 کەس وەرەگرین و کۆتایی. بەڵام لە فڕۆکەخانەی کەرکووک تەسهیلاتی باش کراوە مەکتەبی حەواڵەکان دووسێ دانە لەوێ بەیانی هەتا ئێوارە بەبێ دیاریکردنی عەدەد خەڵوەگرێ بە ئاسانی مەعمەلاتەکەی بۆکاو چەکەکەی پێدا و ڕۆژێک کە سەفەری پارەکەی تەسلیمەکە دینارەکە ئەو ڕۆژەی سەفەری کرد لە فڕۆکەخانە پارەکە وەرگێ لە ئاخر ساڵی ڕۆشتن. لە کاتێکدا حکوومەتەکانی عێراق و هەرێم لە ئاسخەمی کێشەکەدا نین کۆمپانیەکان دەڵێن چارەسەر باکردنەوەی چەند نووسنگەیەکی ئاڵوگۆڕ و فشارکردن لە بانکی ناوەندی دەبێت تا سنووری 20 کەسی لابات و هاوشێوەی عێراق پرۆسەکە ئازاد بکە چونکە زیانی ئەم کارە فرێلایەنە بۆ هاوڵاتی و کۆمپانیەکان دواتریش فڕۆکەخانەکانە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.